فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە وتارەکانی ڕابردوودا لە زنجیرە باسی بزانە باسی ئەو سێشتەمان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئومەتەکەی و تێگڕای مرۆڤایەتی ئاگادار کردەوە کە لە ناوبەرن ثلاث مهلكات، ئەویشیان تەماحبازێکە کە هەوڵی ئەوەی هەیە نەک ماڵی خۆی بە کەس نادا، خێری تیانێ بۆ خەڵک، بەڵکو بەردەوام لە پیلانی ئەوەشدایە دەست بەسەر ماڵ و خۆشیەکانی خەڵکی شابگرێ. دووەمیان ئارەزوویەک کە ئینسان بەڕەڵایکە شوێنی بکەوێ، بەردەوام سنووری حەڵاڵ و حرامەکان ببەزێنێ و نەیخوێنێتەوە. سێمیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیعجاب المەرء بنفسه، ئینسان زۆر معجب بێ بە نەفسی خۆی، زۆر خۆی بەلاوە گرنگ و گەورە بێ. بەڕاستی ئەمەش بەڵایەکی گەورەیە. جا عجب بە خۆت بەهۆی ئەم شتانەوە دەبێ. یەکەمیان دینداری، خەڵک بە خراپەکار بە کەمتەرخەم بەوەی کەوا کەس ناچێتە بەهەشت، هەموو خەڵک جەهەنەمین بۆ چونکە خۆت دینداری. ئینسان بەڕێزان یەکەم خاڵێک کە تووشی عجبی دەکات دینداریە. ئەوەیە کە ئینسانەکە بە حیسابی خۆی زۆر لەسەر دینی خوا بەجوابە، زۆر خەمی ئیسلامێتی، زۆر دینی ئیسلامی بە جوانی باوەش پێداگرتووە، بۆیە کاتێک کە سەیری خۆی دەکا و سەیری ئەو خەڵکە دەکا، من لەکوێ و ئەو خەڵکە لەکوێ، دیارە ئەو خەڵکە هەمویان جەهەنەمین، ئەوانە هەموو فاسقن، ئەوانە هەموو لادەرن، ئەوانە هەموو خراپەکارن، یەکسەر خۆی زۆر بەلاوە گەورە دەبێ. کاتێک کە بە ناوی ئاینەوە قسە دەکا، ئەڵێ ئەم بەهەشتی خوایە کلیلەکانی بەدەستی ئەمەوەیە، ئەو ئیمزاکە لەسەر هەر کەسێ بکات دەچێتە بەهەشت، ئیمزا بۆی نەکات دەچێتە جەهەنەم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە فەرمودەیە کاتۆ کە دەفەرمێ إذا سمعتم الرجل يقول هلك الناس فهو أهلكهم یان ئەهلەکەهم. ئەم فەرمودەیە بە دوو جۆر خوێندراوەتەوە، ئەهلەکەهم یان ئەهلەکوهم. ئەگەر بیخوێنەوە ئەهلەکەهم بە فەتحە دەبێتە إذا سمعتم الرجل يقول هلك الناس فهو أهلكهم. ئەگەر بینیتان کەسێک بەردەوام باسی ئەوەی دەکرد ئەم خەڵکە هەر هەمووی بە هیلاکات چووە، چاک لەسەر زەویدا نەماوە، پاک لەسەر زەویدا نەماوە، بە ویژدان لەسەر زەویدا نەماوە، دیندار لەسەر زەویدا نەماوە، بەڕێز لەسەر زەویدا نەماوە، ئەوە بزانن فەهوە ئەهلەکەهم، ئەوە خۆی بۆتە هۆکاری لە ناوبردنی خەڵکی، ئەی کانە سەبەبا فی هەلاکهم باستیعلائه عليهم وسوء ظنه بهم وتيئيسهم من روح الله تعالى. ئەوەندە بە خەڵکی و تۆ خەڵک لێتان خۆش نابێ، بڕواتان هەبێ کەسانێک هەیە بە ناوی ئاینەوە قسە دەکەن، ئەگەر گوێ لە وتارەکەی بگری ئومێدت بە ڕەحمی خوا نامێنێ، ئەوەندە نەفرەت و نەعلەتی خوا بەسەر خەڵکا بڵاو دەکاتەوە، ئەڵێ بەخوا زەحمەتە خوا لێم خۆش بێ. ئیتر کابرا کە ناومێد بووتی زەحمەتە بەخوا من خوا لێم خۆش بێ، بەرەو هیلاکە دەڕوە، تازەوە تەواو ئتم باش شوڵی لێ هەڵکێشم، کەواتە ئەو کەسە ئەوەندە گومانی خراپی بە خەڵک بێت، ئەوەندە خەڵکی ناومێد کرد لە ڕەحمەتی خوا، فەهوە ئەهلەکەهم، ئەو بە هیلاکیا بردن. ئەینا خەڵکەکە بە هیلاکە نەچوو بوون، پێنەوتن چەندە گونەهباری هێشتا دەرگای ڕەحمەتی خوا هەیە، هێشتا خراپەکانی تۆ بچووکترن لە چاو لێ خۆشبوونی خوای پەروەردگارەوە. تۆ نەزان بووی، تۆ ژینگەکەت هانیدایی بۆ تاوان، وەرە لەو ژینگەیە وەرە دەرەوە، دەستی خەڵکی نەدەگر، خەڵک کەوت پۆچڵ کاوەکەوە فعلەن وابوو، ئەمیش دەچوو پاڵێکی تری پێوە دەنان، ئەیگوت با یەکجاری نغرۆ بن، با نقم بن، با بخێنکێن. بۆیە ئاگاداری خۆمان بین، ئینسان کاتێک کە خزمەتێکی بە ئیسلام کرد، کە دوو قسەی خێری بۆ دینی خوا کرد، پەیامی ئیسلامی بڵاو کردەوە، تو خوا ئاگادار بین ئێمە خەڵک بە هیلاکە نەبین، ئیعجاب المەرء بنفسه نەبین، ئەوەندە خۆمان پێ چاکتر نەبێ لە خەڵک کە هەرچی خەڵکە بە هیلاکات چووە، ئەو کاتە فەهوە ئەهلەکەهم، ئەو بە هیلاکیا بردوون. حەدیسەکە بە جۆرێکی تر دەخوێندرێتەوە بە زەممە بڵێ أهلكهم أي أشدهم وأسرعهم هلاكا بغروره وإعجابه بنفسه واتهامه لهم. ئەوەندە خۆی پێ گەورەیە، ئەوەندە ئیعجابی بە نەفسی خۆی هەیە، ئەوەندە دەڵێ من ئەهلی شەو نوێژم، قورئان خوێنم، زیکری خوام، بەموو لە شەریعەت لا نادەم، پابەندی تەواوم لە ماڵەکەم و لە ماڵ و مناڵەکەمە بە شەریعەتەوە هەیە،
ئەها مناڵی فڵان کەس بە حاڵ کشەکەی سەری ڕوتە ئەوە جەهەنەمیێتەوە نەفرەتی خوای لێبێ ئەوە ئەوەندە خۆی لەلا گەورەیە و ئەوەندە خەڵکی پێ خراپە فەهوە ئەهلەکوهم ئەو لە هەموویان خراپترە ئەگەر کاری ئەوان خراپ بێ بەهۆی بێدینیەوە کاری ئەم بەهۆی معجببوونی بە دینداری و خواپەرستی خۆیەوە لەوان خراپترە ئەویش لەگەڵ ئەوانە بە هیلاک دەچێت خوای گەورە بەسەر یاداتەوە ئینسان تەکەبوری لێدا بەسەر خوادا نەعوذ بالله وتی من ئەوەم بۆ دینی خوا کردووە ئەوەم بۆ ئیسلام کردووە ئەوەم بۆ مسلمانان کردووە ئەوە فەهوە ئەهلەکوهم ئەو لە پێش خەڵکا بە هیلاکات چووە وی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ سەیئەة تەسوؤک خەیر عند الله من حەسەنەة تعجبک خراپەیەک گوناهێک لاڕێبوونێک کە تووشی دڵ بە خەمیت بکە کەسێک خراپەیەکی کردووە بێشەرعیەکی کردووە گوناهێکی کردووە لە دڵەوە خەمبارە فرمێسک دەڕێژێ بەزەی بەخوا لێتەوە خۆی بەسەر شۆڕ دەزانێت لە خوا لێم خۆش بە ئای چنە غەڵەتێکی گەورەم کرد دەفەرمێ خەیر عند الله من حەسەنەة تعجبک ئەمە لای خوا باشترە ئەو گوناهەی کە کردوتە و سەری خەجاڵەتی دادەنەوێنی و بەزەیت بەخوا دێتەوە خواخواتە کەس پێی نەزانێ و یا ڕەبی خوا لێم خۆش بێ غەڵەتم کرد خوا پەشیمانم خەجاڵەتم ئەم خراپە و گوناهە لای خوا چاکتر و خۆشەویسترە لە چاکەیەک لە عیبادەتێک لە بەخشینێک لە چاکەکاریەک کە تعجبک زۆر پێی سەرسامبی بەڕاستی من ئەمەم کردووە بەڕەم لە ئاوهێناوەتە دەرەوە کلیلی بەهەشتم وەرگرتووە واللهی ئەو گوناهبارە سەرنجام خوا لێی خۆش دەبێ بەس ئەمەندە ئەم کەسان بەخۆی دەنازێ سەرنجام بە هیلاکا دەچێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یەکێک لەو شتانی مرۆڤ بە هیلاکا دەبا ئەوەیە بە چاکەکانی خۆتا زۆر بنازی زۆر شانازی بە خۆتەوە بکەیت عەبدوڵڵای کوڕی مەسعود سەحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ الهیلاک فی اثنتین بە هیلاک چوون لە دوو شتایە العجب والقنوط ئینسان دایمە معجب بێ بە خۆی دایمە شانازی بە خۆیەوە بکە وا بزانێ هیچ هێزێک نییە بتوانێت ئەو بە چۆکا بێنێ دووەمیان ناومێد بوون ئینسانێکی لاواز کە بەردەوام ڕەشبینە بە ژیان هەم ئەو کەسەی کە زۆر مەغروورە بە خۆی هەم ئەو کەسەی ناومێدە لە ژیان هەردووکیان بە هیلاکە چوون فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى لسورة النجم آياتي 32 پروردگار دەفەرمێ تزكي نفسي خود مكا خود بچاك نشان مدى تنها هو أعلم هو بس خوايا دزاني چه متقية والله بريزان أمي ليرة دا لنا خايا كدلا بس الله ديبيني بس الله بويا تزكي نفسي خود مكا او اندە معجەم مەبە بە خۆت ئەو اندە ستایش و مەدحی خۆت مەکە ئەگەر کارێکت کرد بڵێ خوا لێم قبول کەی خوا جێگایەک بگرێ خوا بە چاوی خۆم بەرهەمی باشەکانی خۆم ببینمەوە خوا کلیلی خێر بم قفڵی دەرگای شەڕ بم بەڵام دامنیشە هەرچی خەڵکە غەیری خۆت هەمووت پێ هیچ و پوچ بێ و هەر هەمووت پێ خراپ و جەهەنەمی بێت تەنها خۆت پێ ڕزگار بێ بە هیلاکە دەچی پێشەوای بەناوبانگ ئیبن عەتاڵڵای سەکەندەری دەفەرمێ کە قسەی زۆر بەهێز و جوانی هەن عەتاوڵای سەکەندەری دەفەرمێ ربما فتح لك باب الطاعة وما فتح لك باب القبول جاری وایە خوا دەرگای عیبادەتت لێ دەکاتەوە بە ئیسراحەتی خۆت عیبادەتی جوان دەکەی بەڵام دەرگای قبوڵی لێ نەکردوویەوە سبحان الله لەسەر سەرتەوە ئەو نوێژە بەرز نەبووەتەوە بۆیە کە عیبادەتت کرد بڵێ خوا دەرگای قبوڵەکەشم لێ بکەیتەوانێ وربما قضى عليك بالذنب فكان سببا في الوصول جاری وایە خوا دەرگای گوناهت لێ دەکاتەوە گوناهەکان یەخەت پێ دەگرن تووشی کۆمەڵە گوناه دەبی سبحان الله ئەو گوناهانە هۆکارێکن بۆ گەیشتن بە خوای گەورە ئەوەندەت گوناه کردووە دوای بیر دەکەیتەوە ئەوەندە خەجاڵەتی دەکێشی ئەوەندە ئیستیغفار دەکەی ئەوەندە تەوبە دەکەی ئەوەندە لە ڕابردووی خۆت پەشیمانی سبحان الله خوا لێت خۆش دەبێ و دەگەی بە ڕەزامەندی خوای پەروەردگار هەروەها عەتاوڵای سەکەندەری دەفەرمێ معصیة أورثت ذلا وافتقارا گوناهێک سەرپێچێکی خوا کە تووشی زەلیلی و خۆ بە کەمزانین بکە لە دیوانی خوادا خير من طاعة أورثت عزا واستكبارا بخوا شاكترة لعبادتك خوا كتوشي خب قور زانين وبغرايت بكا بسراتك يا الشيخ محمد متولي الشعراوي مفسيري قوري قرآن أو زانا بناوبانقي كهما جمال لو تاركاني بوقتي بكاني ما خويندوتوا الشيخ محمد متولي الشعراوي جنابتنا قف فيديو كاني ببين كاتك تفسير قرآن دكات شون أو خلقها مو سبحان الله دكا لا إله إلا الله دكا السريب ودلقيانا دنق برز دبيتا ولا مزقوتا جاري كان لمزقوتك أو تار أدا بهزاران خلقي ليه هم أو خلق دنقي قريانيان ليه برز دبيتاوا
دەنگی سەرسوڵمانی خۆیان بۆ ئەو تەفسیر و لێکدانەوە جوانانەی شێخ محەممەد متەوەلی شعراوی کە بۆ قورئان دەری بڕێون سەر دەبڕن هەموو خەڵکەکە یعنی دەستخۆشی لێ دەکەن کاتێک کە لەگەڵ شۆفێرەکەیدا دەگەڕێتەوە بەرەو ماڵەوە لە ڕێگادا لای مزگەوتێک لا دەدەن دەفەرمێ بە شۆفێرەکەی بوەستە ئەچمە ئەو مزگەوتە تۆ لێرە بە ئەڵە قوربان خۆجارە کاتی نوێژ زۆری ماوە 1 ساعت نوێژی زیاتر ماوە بۆچی بوەستین دواتر دەتێنمەوە ئەفەرمێ بوەستە ئەم شەو نەفسم زۆر تەکەبوری بەخۆیەوە بینی ئەو هەموو خەڵکم بینی سەریان بادەدا و سوبحان اللهیان بۆ قسەکانم دەکرد و زەردەخەنەیان دەکرد و بەڕاستی معجەب بوون بەو هەموو عیلم و فەساحەتەی کە من پێشکەشم دەکرد ئەوە هەمووی فەزلی خوا بوو من لە ماڵەوە بیرم لەو قسانە نەکردەوە چۆن تەفسیری ئەو ئاەتانم بۆ دێ هەموو خەواتیڕە دەهاتە مێشکمەوە خۆی گەورە دەیهێنایە سەر زمانم بە بەرەکەتی قورئان و نوری ئەو خەڵکە پاکێک کە لەبەر خوا گوێیان لێگر بووم بەڵام هەستم کرد نەفسم وا ناڵێ نەفسم دەڵێت تۆ زۆر زانای لەم وڵاتەیە لەم دنیاە عالمی وەکو مەلایەکی وەک تۆی تێدا نیە بۆیە دەبێت ئەم نەفسە ئەم شەو بشکێنم نەی بەمەوە ماڵەوە وتی قوربان بەچی دەیشکێنی فەرمووی دەچم ئەوە دەستی مزگەوتەکە دەشۆم ئەچێت تو سۆندەی هەڵگرت و بە فڵچە دەستی کرد بە تەوالێت شتن و بە حەوزی مزگەوتشتن و بە حەوشەماڵین و بە کۆکردنەوەی پیسیەکان و هەموو خەڵکیان لێ بۆ شێخ محەممەد متەوەلی شعراوی ئەو دەستی مزگەوت دەشوە فەرمووی بەڵێ دەبێت نەفس بیشکێنی لێرەدا پێی بڵێم تۆ چێی تۆ خزمەتکاری مزگەوتی ئەگە لەبەر خاتی خوانە بێ خەڵک گوێشت لێ ڕاناگرێت بەڕاستی دەرسێکی گەورەی فێری ئێمەش کرد نەفست گە جار پێیوتی تۆ زۆر گرنگی بیشکێنە لەو سنوورە ڕای نەگری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی سەرنجامت خێر نابێ ڕۆژێک بە هیلاکا دەچی ڕۆژێک لە ڕێگا ڕاستەکە لا دەدەی بۆیە بەڕێزم ئەگەر گەیشتێ لوتکەی چاکەکاری لە خۆت بایی مەبە وا نەزانی ئەو کەسانی کە لە خوار خۆ تۆوەن کورتەباڵان کاتێک کە لە لوتکەی هەرەمێکای وا مەزانە خەڵک کورتەباڵان دڵنیا بە ئەوانش کە سەیری تۆ دەکەن تۆ بە بچووک دەبینن بۆیە ئەگەر لە لوتکەی بەخشندەی دای لە لوتکەی زانستایی لە لوتکەی پیاوەتی و مەردایەتی دای لە لوتکەی عیلم و زانستایی وا مەزانە خەڵکەکانی کە هەموو کورتەباڵان و هیچ نازانن بەخوا ئەوەندە خۆت بەرز کردەوە خەڵکیش کە تۆ سیر دەکات لەسەرەوە زۆر بە بچووک دەبینێ هەر کەسێک خەڵک بە بچووک ببینێ خەڵکیش بە بچووک دەیبینن لەسەرەوە باوکو دایکی ئازیز وا مەزانە چاکی و ڕێکوپێکی و زیرێکی منداڵەکانت ئازایەتی تۆیە ئەوە خوای پەروەردگار هیدایەتی داون ئەو خوای پەروەردگار ڕەحمی بە تۆش کردو کە منداڵەکانت هیدایەت دراون بۆ ڕێبازی ڕاست کە سالارن لە سەرخۆن هێمنن کە بەڕێزن کە ئەهلی مزگەوتن کە زانست خوازن کە مامۆستاکان لە مەکتەبە خۆشیان دەون و وانەکان باش دەخوێنن وانەزانی ئەمە ئازایەتی تۆیە ئەی بە چاوی خۆت نەتبینیوە چەند کەس پسپۆڕی پەروەردەیە خۆی مامۆستایە بەڕێوەبەری خوێندنگایە مامۆستای زانکۆیە کەچی منداڵەکانی تەمەڵون لە مەکتەب دەرناچن چەند کەس دەبینی پەروەردەی منداڵی خەڵک دەکات منداڵەکانی خۆی ناساڵحن بۆیە بەهی خۆتی مەزانە تەنها لە دڵەوە سوپاسی پەروەردگار بکە بڵێ یا ڕەبی خوایە ئەو لوتفی تۆیە لەگەڵ ماکە منداڵەکانی من ساڵحن نەک ئازایەتی خۆم نەچی شانازی بەسەر خەڵکاوە بکەی کاگە خەڵک نازانە مناڵ پەروەردەکە بزانە سەیری مناڵی من کە چۆنم پەروەردە کردووە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئامۆژگاری لە دەستی دایک و باوکدایە چاککردنیش تەنها بە دەستی خوددایە دایک و باوک نابێت کەم تەرخەم بێ لە پەروەردەی جوان و قسەی خێر بۆ منداڵەکانی بەڵام دڵنیایی هەبێت چاکبوونی ئەو منداڵانە بەس بەدەستی خوایە تۆ زۆر لەوە لاوااستری کە منداڵەکان باشن بەرهەمی پەروەردە جوانەکەی خۆت بێ بیجێڕەوە وەلای خوای پەروەردگار ئەیژن وا نەزانی هۆکاری چاکە و خۆشڕەفتاری و نەرمونیانی مێردەکەت جوانی تۆیە دڵی مێردەکەت بەدەستی خوایە نابینی چەند ژنی سیما جوان مێردی خراپیان هەیە و ژیانیان تاڵە ئەی نابینی چەند ژنی سیما ناجوانیش مێردی چاک و بەڕێزیان هەیە ئاگاداری خۆت بە بە جوانیەکەی خۆت مەنازە ئەگەر خوای پەروەردگار ماڵ و سامانی پێبەخشیوی ئەی دەوڵەمەند هەرگیز نەڵێ ئینەما ئوتیتوه عەلا عیلم عیندی ئەو ماڵی بەدەستم هێناوە و پێم بەخشراوە لەبەر دەستمایە هی زانستی خۆمە خۆمەزانم چۆن کاسبی بکەم کاکە خەڵک نازانێت کاسبی بکە خەڵک عەقڵی پێ ناشکێ خەڵک پێشبینی نییە بۆ بازار ئەوە هی خۆمە واللهی ئەوە سەرەتای بە هیلاک چوونتە هەر دەوڵەمەندێک وای زانی ئەو سەروەت و سامانە هی ئازایەتی خۆیەتی هی لێهاتووی خۆیەتی هی ئابووریزانی خۆیەتی مهلیکات چاڵەکە لە ڕێتایە وەختێ بە خۆت و بە ماڵەوە بە هیلاکایەتی چونکە سەرنجامی قاڕون چی بوو کەوتی ئەمە هی خۆمە و ئازایەتی خۆمە و زانستی خۆمە خوای پەروەردگار دەفەرمێ فخسفنا به وبداره الأرض فما كان له من فئة ينصرونه من دون الله وما كان من المنتصرين
بەخۆی بە ماڵەکەی بە ناخی زەویە ڕۆچ و کەس نەبوو دیفاعی لێ بکە کەس نەبوو ڕزگاریکە چەند دەوڵەمەندمان بینی بەخۆی بە ماڵەکەیەوە لە ناو چوو کەس نەبوو ڕزگاریکە خۆت بپارێزە لە پۆز لێدان لە خۆبایی بوون ئاتاجی خۆت پیشانی خوا بدە و خۆت کوزۆڵ و داماو نیشان بدە بە تایبەتی ئێستا مانگی ڕەمەزانە بپاڕێەوە لە دوعاکانتە بە تەنها بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەی هەمووی فەزلی تۆیە بەخوا من بچووکترم لەوەی کە بە ئازایەتی خۆم بە زانستی خۆم شتێکم بەدەست هێنابێ. خۆشەویستان ئینسان خۆزگە پەروەردەی وڵاتەکەمان وا بکرایە کە لە مناڵیەوە مرۆڤ ڕابهێندرێ لەسەر ئەوەی کە شح مطاعی نەبێ ئیعجاب المەرئی بنفسه نەبێ هەوە متبعی نەبێ ئەو سیانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لە ناوتان دەبا لە ناو پەروەردەی منداڵانی مسلمان لە وڵاتی مسلماناندا بزانە چۆنە پەروەردەی منداڵانێکیش کە لە وڵاتێکە مسلمان نیم بزانە چۆنە کە دەبوایە ڕێک بە پێچەوانەوە بوویایە. زانای بەناوبانگ دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی عەلا قیمەم الجیبالدا لەو کتێبەدا باسێک دەکا و لێکۆڵینەوەیەکی نووسیوە دەڵێ لە وڵاتانی مسلماندا لە وڵاتە عەرەبیەکاندا منداڵان یاریان پێدەکرێت لە باخچەی ساوایانەوە منداڵ پێشەوەی بچێتە مەکتەب دەڵێن باخچەی ساوان لەوێ یاریان پێدەکەن ئەڵێ دیقەتمدا و سەرنجمدا دە منداڵ دێنن لە ڕەوزەیەکی وڵاتانی عەرەبی و مسلماندا دە منداڵەکە دێنن 9 کورسیان بۆ دادنێن پێیان دەڵێن دادەکە مامۆستاکە دەڵێ ئێوە دە منداڵن ئەم کورسیانەش نۆیە واتە یەکێکیان کەمترە لە ئێوە کورسیەکان بۆ نمونە لە دووری 5 مەتر 10 مەترەوە دانراون مناڵەکانی ژلێ لە بەڕیز دەتان وەستێنم لە کتوپڕێکا دەڵێم 1 و 2 3 و ڕاکەن هەر کەسە کورسیەک بگرێ هەر کەسێ زوو کورسەکەی خۆی گرت ئەوە بۆتە براوە بە دڵنیاییەوە یەکێ کورسی بەر ناکرێت چونکە کورسیەکان نۆن ئێوە دەن ئەو کەسەی بەری نەکەوت دۆڕاوە ئەوە یەکێ دۆڕا دوای ئەوە چی دەکەین جاری دووەم مانەوە 9 کورسیەکان بوونەوە چەند کورسەکان بوونەوە 8 ئەم جارش ڕیسان ڕادەکەن دیسانێکی بەری ناکەوێت سەرنجام جار بۆ جار یەکێ دەدۆڕێ هەتا یەکەمەکە دەدۆزینەوە یەکەمەکە خەڵاتەکە دەباتەوە بەم شێوەیە پێیان دەڵێن پەروەردەیەک دروست بوو هی خۆم بۆ خۆم هی تۆش دەخۆم کەس بەزەی بە کەسانەهاتەوە هەر لەوەی پەلاماردا هەر لەوەی پەلاماردا خێرا کورسی خۆم بگرم داخوایە کرد هەمویان دەدۆڕان چاو لێ ئەم مناڵانە بەڕێزان لە وڵاتی ئێمەدا لە یاریدا لەسەر ئەوە ڕایاندێنین هەر ئەوەی کە بوو بە پێشبڕکێ تۆ هەوڵ بدە کورسی خۆت بگرە گرنگ ئەوەی خۆت براوە بی جاخوایە کرد هەر نۆڕەفیقەکەیترت دەدۆڕان و کورسیان بەرنەدەکەوت ئالێرەدا دەبینی کاتێ کابرا گەورە بووە لە سەرەی خانە نشینیدا چۆن خۆی بە پەنجەرە هەڵدەواسێ ئەگەرەوە سیستمی گەندەڵی حکومڕانی وڵاتەکە بێ بەڵام پەروەردەی ئەوەشی تێدا لە مناڵیەوە فێری ئەوە نەبووە ڕوحی هاوکاری بۆ کەسێکی بە تەمەنی وەکو خۆی تێدا بێ بڵێ با لە سەرەکە بەڕیز بوەستین ئەڵێ بەس خۆم بەرم کە مەعاشەکە خوایە کرد لە دوای من دەرگادا دەخرا و کەس بەری نەدەکەوت ئەچێ سەری نانەوایەکەوە ئەچێ سەری شتێکەوە کە سەرەیەک دەکرێت خۆ بە چاوی خۆمان دەبینین هەر کەسەی لە هەوڵی ئەوەدایە خێرا بگاتە ئامانجی خۆی دوای ئەوە کەیفی خۆتە خوایە کرد بەری تۆ نەدەکەوت هیچت بۆ نەدەمایەوە بەڵام لە وڵاتی یابانە وانە لە وڵاتی یابانە دە مناڵ دێنن 9 کورسی دادەنێن هەر یاری کورسێنون و منداڵێنەیە هەمان یاری وڵاتی مسلمانان و وڵاتە عەرەبیەکانە دکتۆر حەسان شەمسی پاشا دەڵێ لە وڵاتی یابانە مناڵ لە ڕەوزەدا لە باخچەی ساوان چ پەروەردە دەکەن ئەڵێن مناڵینە ئێوە دە مناڵن ئەمەش 9 کورسیە کورسیەکان کەمترن لە ئێوە ئەگەر بێت و هەر کەسێت چوو لەسەر کورسیەک دانیشت و کورسی بەرکەوت یەک مناڵ لە ئێوە لەو دە مناڵە کورسی بەر نەکەوێت هەمووتان دۆڕاون هەر کەسێک بەبێ کورسی بمێنێتەوە هیچتان دەرناچن هەمووتان دۆڕاون ئەڵە مناڵەکان هەر هەمویان دەچنە پاڵ یەکتر و کورسیەکان ڕیز دەکەن 9 کورسیە ئەمان دە مناڵن پاڵ دەدەنە یەکتر باوەش بە یەکا دەکەن بۆی 2 مناڵ ئەو ڕەفیقەکەی بخاتە سەر کورسیەکەی خۆی خۆیان لە یەک نزیک دەکەنەوە بۆی هەر دە مناڵەکە لەسەر 9 کورسیەکە جیان بێتەوە بۆی هیچیان نەدۆڕێن ئەوان باوەش بە یەکا دەکەن جاوی نمونەی بێنەوە بەرچاوی خۆت لە وڵاتی عەرەبی و مسلماندا پاڵ بە یەکەوە دەنێن خێرا من کورسیەکەم دەستکەوێت تۆ بدۆڕی لە یابانە وایان پەروەردە دەکەن کورسیەکان کەمترن لە ژمارەی ئێوەی منداڵ ئێوە دەن و کورسیەکان نۆن ئەگەر یەک مناڵ کورسی بەر نەکەوێت تۆ دۆڕاوی سیستم لەوێ لەسەر ئەو بنەمایەیە من سەر ناکەوم تا هاوڕێکەم سەر نەکەوێ من خۆشبەخت نابم تا هاوڕێکەم خۆشبەخت نەبێ من گرەوەکە نابەمەوە ئەگە بەرادەرەکەم هاوڕێی قوتابخانەکەم هاوڕێی پۆلەکەم و ڕەوزەکەم براوە نەبێ
لەسەر ئەم سیستەمە ڕوحی هاوکاریان بە یەکا دەکەن بۆیە باوەش بە یەکا دەکەن پاڵ بە یەکەوە نانێن یەکتری ئازار نادەن خۆزگە ئێمەش پەروەردەی منداڵەکانی خۆمان ئەوا بکردایە من تێر ناخۆم ئەگەر تۆ تێر نەبی من خۆشحاڵ نابم ئەگە تۆش خۆشحاڵ نەبی چ خۆشحاڵیەک لەوەدا دەبینم من زەردەخەنەم هەبێ بەڵام لەسەر حیسابی فرمێسکەکانی تۆ خۆزگە بە خۆماندا بچینەوە خۆزگە سیستمی پەروەردە لە وڵاتی ئێمەدا لە باخچەی ساوایانەوە لە یاری منداڵانەکانەوە ئەم نمونەی کە باسم کرد خۆزگە توێژەران قسەیان لەسەر بکردایە منداڵان لە یاری داوا فێرکەین باوەش بە یەکاکەن خەمی یەکتری بخۆن بە یەکەوە خۆشحاڵ بن نەک هی خۆم بۆ خۆم هی تۆش دەخۆم داواکارم لە خوای پەروەردگار لەو سێ سیفەتە لەو سێبەڵایی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کرد و مرۆڤ بە هیلاکا دەبن خێزان بە هیلاکا دەبن وڵات بە هیلاکا دەبن یا ڕەبی خوا بمان پارێزی کەسێک بین خواناز بین خۆناز بین ڕێزی خۆمان و بەرامبەرەکانمان بگرین خوایە هەمومان بە یەکەوە خۆشحاڵکەی یا ڕەبی خوایە هەمومان بە یەکەوە لە نەهامەتی و لە گرفتەکان و لە ناڕەحەتیەکان و لە فرمێسک و خەمەکان پارێزی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم